ئەمریکان کۆرنەر لە ناو کتێبخانەی زانکۆی سلێمانیدایە کە چەندین چالەکی ورکشۆپ لە خۆ دەگرێت. ئەم کۆرنەرە یاخود ئەم کتێبخانەیە لە ناویدا کتێبخانەیەک هەیە کە چەندین سەرچاوەی دانسقا و بە تایبەتیش ئەو سەرچاوانە لە خۆ دەگرێت کە تایبەت با سینەما و هونەری سینەمان. ئەمریکان کۆرنەر شوێنێکە کە لە نێو کتێبخانەی زانکۆی سلێمانیدایە ڕۆژانە چەندین چالەکی کللتوری و ئەدەبی و خول لە بوارە جیاوازەکاندا پێشکەش دەکەن وەک خولی فێربوونی زمانی ئینگلیزی و هەروەها چەندین خولی دیکە کە هەموو چین و توێژەکان لە تەمەنی جیاوازدا دەتوانن سوودمەند بن لە چالاکیەکانیان. لە گۆشەی ئەمریکیدا کتێبخانەیەکیان هەیە کە زۆرینەی ئەو کتێبانەی دەگمەن و خوێنەر بە ئاسانی ناتوانێت دەستیان بکەوێت بوونی هەیە. لەوانە کتێبەکانی تایبەت بە بواری فیلمسازی و کللتوری و چۆنێتی فێربوونی تەکنیکەکانی وێنەگرتن و چەندین ناونیشانی دیکە کە بەشداربوانی گۆشەکە سوودمەند دەبن لێی. من ناوها برحمالي عبد الله بري امريكان كورنرم لسليماني امريكان كورنر لسليماني لسال 2014 مزراوه لسال 2014 هاتو تناو زانكوی سليمانيو ل 2016 حظ تقريبا من امريكان كورنر بري وابم وهتاكو استا خوشحالي وبردام لخدمت کردن ئەمریکان کۆنەرێک لە پرۆگرامە ئاڵوگۆڕە کەلتوریەکانی وەزارەتی دەروی ئەمریکا کە یەکەمین ئەمریکان کۆنەر لە ساڵی 1970 لە ئەرجنتین بە بڕیاری کۆنگرێس دامەزراوە هەتا ئێستا نزیکەی 700 کۆنەرمان هەیە لە جیهانە ئەوە بە خۆشحاڵیەوە ئێستا ئەمریکان کۆنەرێکێکە تاپارێکێک بوو لە باشترەکان ئێستا باشترینی دنیاە ئەوە بەڕاستێکی ئەمڕۆپیان وتوین کە هەواڵێکی زۆر خۆشە. ئێمە ئەمڕۆ لێرە بەڕاستەکەی هاتوونەتە ناو ئەمریکان کۆنەرێکی تازەوە شوێنەکانمان بەڕاحیل گەورە کردەوە. پێشتر تەنها هۆڵێکمان هەبوو لە ناو کتێبخانەی گشتی سلێمانیە و دوای ئەوە هاتینە ناو زانکۆی سلێمانی لێرە ژوورێکی ئۆفیسێکمان هەبوو دوای ئەوەش هۆڵێکی سیمینارمان هەبوو کە ئیشمان تیا کرد. بە سوپاسەوە بۆ بەڕێز سەرۆکی نوێی زانکۆی سلێمانی دکتۆر کۆسار بەڕاستەکەی کە هاوکارێکی زۆر باشی ئەمریکان کۆرنەرە کە زۆر بە خەمی پرۆگرامەکانی ئەمریکان کۆرنەرەوە کە ئەویش بۆ ئەزانێت کە خزمەتی ئەمریکان کۆرنەر خزمەتی زانکۆی سلێمانی ئەکات. مەسپاسیەکەین و هەر هەوڵی دکتۆر کۆساریش و لەگەڵ دکتۆرە جوانی کتێب بەڕێوەری کتێبخانە بەڕاستی زۆر گرنگە باسیێتیان بکەم کە گرنگیان بە ئێمەیەوە و ئەم بەشە گەورەیانێنێتە. ئێستا ئێمە لە ئەمریکان کۆرنەری نوێ کە ئێشتا بە تاواتی فتاحمان نەکردێتەوە بەستەنها ئەمڕۆ ئیڤێنتێکی تایبەتمان هەبوو کە لێرە کردومانە و پێمان خۆشە بێت دوای ئەگەر بەشەکانی تریشی ببینن ئێوە یەکەم دەستگای میدیایە بن کە شتەکانی ئەمریکان کۆرنەرە بینن. ئەمڕۆ بەڕێز کۆنسولی گشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لێرە بوو و بەڕێز سەرۆکی زانکۆ و سەرۆکی زانکۆی ئەمریکیش لێرە بوو لەگەڵ 100 خوێندکار لە خوێندکاری پرۆگرامی ئەکسس. پرۆگرامی ئەکسس چییە؟ پرۆگرامی ئەکسس پرۆگرامێکە کە حکوومەتی ئەمریکا هەیەی ساڵانە لە هەولێر و سلێمانی و دووهۆک و ئەوانە هەیە و ئێستا بۆ ئەم ساڵ لە هەڵەبجە هەیە بە خۆشحاڵیەوە کە خوێندکارەکانی هەڵەبجە گەنجانی هەڵەبجە بۆ ماوەی 2 ساڵ بەردەوام بن لەم خولی زمانی ئینگلیزیە کە لەلایەن ئەکسس پرۆگرامەوە کە خولی زمانی ئینگلیزیان بۆ کراوەتەوە و لەمای 2 ساڵە بە تەواوی فێری ئینگلیزی بن کە ئینگلیزیی زۆر باشە. ئەمڕۆ ئێمە خوێندکارە بەڕێزانە هاتوون بەلای ئێمە میوانداریمان کردوون لە ڕێگەی ڕێکخراوی ئامەدیست کە ئەو سەرپەرشتی پرۆگرامەکە ئاکات لەگەڵ زانکۆی هەڵەبجەیە. خوێندکارەکانی ئێمە لێرە باسی 4 جوڵایمان بۆ کردن ڕۆژی سەربەخۆی ئەمریکا کە لەلایەن بەڕێز دکتۆر بروس سەرۆکی زانکۆی ئەمریکی باسی ڕۆژی سەربەخۆی ئەمریکای بۆ کردن. ئێمە خۆشحاڵین کە ئەم خوێندکارانە لێرن و بەڕاستی گرنگە من باسی شتێکم کە ئەو سەرکەوتنە گەورەی کە ئەمریکان کۆرنەر هەیە بەهۆی خۆبەخشەکانیەتی بەڕاستی ئەو خۆبەخشانی کە لێرە هەن بەدڵ سۆزانە و ماڵی خۆیان ئیشەکەن لێرە. من ناوم پەیکان پێڕەوە من تیم لیدەری بەشی ئەکادمی و لەنگوێج فەرسم لە ئەمریکان کۆرنەر سلێمانی و وەکو دەبینن لە پشتمانەوە کتێبخانەیەکی گەورەمان هەیە کە هەموو جۆرە بابەتێکی تیا لە بابەتی ئەجوکیشنمان هەیە لە بابەتی هونەریمان هەیە زۆرمان هەیە زۆربەی لەگەڵ ڕێبەریشمان هەیە ئەو ڕێبەرانە زیاتریش هونەرین کە یارمەتی کەسەکانە دات کە چۆن بۆ منە هەوڵی فیلمسازی بن چۆن فێرم فیلمسازی بن تەکنیکەکانی شێوازی وەستان شێوازی کامێرەدانان
و بابەتانەمانەیە بابەتی ڕۆمان و چیرۆکی دەگمەن ئەم کتێبانی کە لێرە بەردەستن لە هەموو شوێنێک دەست ناکەوێت. ئێمە لە قوتوبخانەی گشتی ئەمریکاوە لە هەولێرەوە ئەمانەمان بۆ دێت ئەگەر کەسێک خوازاری کتێبیش بێت بۆ نمونە لێرە دەست نەکەوێت بێگومان لێەوە دەتوان بۆمان بنێرن و لێەوە دەستیان نەکەوێت. زمانی ئینگلیزیشمانە زمانی عەرەبی و کوردیشمانەیە بەڵام ئێمە زیاتر تەرکیزمان سەر زمانی ئینگلیزیەکە کردووە. ئەگەر کەسێک خوازاری کتێبە کوردی و عەرەبیەکانیش بێت ئێمە سیستمێکمان داناوە کە دەتوانێت هەموو کتێبەکان ببینێت چ کتێبێک لێرە بەردەستە و ئایا لەباری ئەتوانێت وەری بگرێت بۆ ڕۆی بکات بۆ نمونە یان ئەگەر بۆ نمونە لایەن کەسێکی ترەوە ئەتوانێت کاتە ناوی بنووسێت و سەرە بگرێت ئەو کاتە توانێت کتێبەکە وەرگێت. جگە لەوەش ئێمە VHSمان هەیە کە ئێمە بە کۆمپیان دەوترا کەسێت و ئەوانە بۆ فیلمەکان و زۆربەی دۆکیومنتاریە بۆ ژیانی سەرۆکەکان بۆ بەرنامەی پرۆگرامی ئەپۆلۆ کە چونە سەر مانگ بوو بابەتی زۆرە جۆری کەشی تەیە. جگە لەم هەموو کتێبانی کە لێرەش دەیبینن کتێبمانەیە بە شێوەی ئەلکترۆنی کە بە ئیبووکی پێ دەڵێن. ئەو جۆرە کتێبانەش دەتوانێت هەر خوازاری کتێب خوێندنەوەی ئەتوانێت داوای بکات. ئێمە لە ڕێگەیەوە ئەتوانین بۆی بنێرین و بۆ ماوەیەک چەندێک دەوێت دەتوانێت کاتە خوێنەری بێت و ئەو کاتە کتێبەکان بۆ دەنێرێتەوە.